بەنای خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ ئەمانەوێت ئاشناتان بکەین بە بەشێکی دیکەی تاوەری تەندروستی سمارت بەشی ICU یاخود یەکەی چاودێری ورد تایبەتە بۆ چارەخوازانەی کە پێویستیانە 24 کاتژمێر چاودێری بکرێن و ئاگاداری گۆڕانکاریەکانی باری تەندروستیان بن. ئەم بەشە لەلایەن کۆمەڵێک کارمەند و ستافی پزیشکیەوە بەڕێوە ئەبرێت کە ڕاهێنانی تایبەتیان وەرگرتووە لە جێبەجێکردنی کارەکانیاندا. ئەیانەوێت لە ڕێگەی ئەنجامدانی ئەرکەکانیانەوە ئەرکی چاودێریکردنی چارەخوازانی ئێوە بگرنە ئەست و ببنە هۆکارێک بۆ باشتربوونی باری تەندروستیان. ژوورەکانی بەشی چاودێری چڕ بە شێوەیەکن کە تەواوی چارەخوازان لەژێر چاودێری بەردەوامی ستافی بەشەکەدان. ئەمە ژوا دەکات یارمەتی دەرێکی باش بێت لە چارەسەرکردنی هەر گۆڕانکارێکی خێرا و لەناکەو کە لە تەندروستی چارەخوازەکەدا ڕوودەدات. هەروەها ئامێر و پێدەویستی پزیشکەکانی ئەم بەشە لە چالاکترین و باشترین ئامێرە پزیشکەکانن کە دەتوانن بە شێوەیەکی ڕێک پێوانی پەستانی خوێن و ڕێژەی لێدانی دڵ و پلەی گەرمی و چەندی پێوانی دیکە کە چارەخوازەکە پێویستی پێیەتی بە شێوەیەکی ورد دیاری بکات. ئەمە لەگەڵ بوونی چەندین ئامێری پێشکەوتوی وەکو هەناسەدانی دەستکرد. ئەوەی کە گرنگە لێرەیە بوترێت ئەوەیە ئەو چاودێریە ورد و نزیک و بەردەوامە یارمەتی زووتر چاکبوونەوەی باری تەندروستی چارەخوازەکەمانەدات. لێرەدا پرسیارێک دروست ئەبێت ئایا بەشی ICU یاخود یەکەی چاودێری ورد هەمیشە کراوە و دەرگاوەڵایە بۆ هەموو چارەخوازێک یاخود چارەخوازەکان بەویستی خۆیان ئەتوانن بێنە ئەم بەشە؟ بێگومان نەخێر. بەشی ICU تەنها تایبەتە بە چەند نەخۆشیێکی دیاریکراو و دەتوانێت چەند چارەخوازێکی تایبەت وەربگرێت. بنمونە ئەو کەسانی کە تووشی جەڵدەی مێشک یاخود جەڵدەی دڵ یاخود تووشی کەوتنە خوارەوەیەکی سەخت بوون یاخود ناڕێکی کاری ئەندامی یاخود زیاتریان هەیە و پێویستیانە بە وریاییەوە چاودێری بکرێن دێنە ئەم بەشە. ئەو چارەخوازانەی کە ناتوانن لە یەکەی چاودێری وردا بمێنەوە بە هۆکاری باشتربوونی باری تەندروستیان و ناشکرێت ڕەوانەی قاوشیان بکرێت لە تاوەری تەندروستی سمارتدا بەشێکی نمونەی بوونی هەیە بەشێکی کار ئاسان بۆ چارەخوازان. بەشی HDU یەکەی پشتپێبەستراوی بەرز لە خزمەتی ئەو چارەخوازانەدایە تاکو باری تەندروستیان باشتر بکات و بچنە شوێنی مانەوەی نەخۆش یاخود قاوش. ئێمە هەمیشە هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین.